هۆکارێکی تر مەسەرەن غەڵەت تێگەیشتنی ئێمەیە خەڵکە مەسەرەن ئیماندار و خەڵکە مسلمانەکەی لە هەندێک دەقی دینی تەفسیرکردیان بۆ هەندێک دەقی دینی وایە کە پیاو بە دەرەجەیەک حسابەکردیان پیاو بە پلە باڵا حسابەکرد و ئافرەت بە دەرەجەیەکی تر تەمانەوە تێنەگەیشتن لە دەقە ئاینەکان و شەڵەیەکی ترە و جگە لەوەی کە هۆکاری کولتوری شەیە مەسەن بۆ ئێمە لە باو باپیرانەوە بمان ماوەتۆ یان ئەمە ینی بە شێوەیەکی مطلقینا بە شێوەیەکی کولی ئەوەی کە گومانی تیانە ئافرەت هەندێک لە مافەکانی خوراوە هەم ئافرەتەکان خۆیان و پیاوان زۆر پێویستە ینی بەوەی کە هەوڵێک بدەن ئەو مافانەی ئافرەت بگەڕێنەوە ئەو مافانێکەوە مافی تەبیعی خۆیەتی و ئافرەت وەکو ئینسانێکە بێت تەماشا بکرێ نەک وەکو ئافرەت ئێمە بە نسبەت خۆمانە وەکو مامۆستای ئاینیان وەکو بەڕێوەبەراتی و خافی گەرمیان هەماهەنگێکی باشمانەیە لەگەڵ بەڕێوەبەراتی توندوتیژی ئافرەتانە و کۆبوونەمان هەیە مامۆستایانی ئاینی کۆ ئەکرێنەوە ینی بەردەوام یان بە تایبەتی لە مناسبەتەکانە ئەوانی کە پەیوەندی بە ئافرەتانەوە کۆ ئەکرێنەوە بابەتەکان باسەکرێ و کردومانەتە بەرنامەیش ئێمە مامۆستایانی ئاینی بەرنامەمان هەیە مامۆستای ئاینی وامان هەیە چەند وتارێکی داناوە لەسەر توندوتیژی مەسەن خێزانی لەسەر کێشەی خێزان لەسەر کێشەی عایلە بە فەرمان ینی بە فەرمانی ڕسمیش ئێمە گشتاندنمان کرد بۆ مامۆستایانی ئاینی کە ئەم مەوزوعات تەرکیز بخرێتە سەری باسی مافی ئافرەت بکرێ بە تایبەتی ئەو زوڵمەی کە لێ ئەکرێ ڕوون بکرێتەوە ینی ئەو خەڵکانی کەوا دێنە مزگەوتەکان خەڵکێکی مسلمان لە ڕوو ئاینیەکەوە مسلمانان تێبگەیەندرێت ئەوەی کە ئێمە کردومانە تا ئێستا هەندێک دەقی ئاینیمان هەیە بە تایبەتی لە ئاەتەکانی قورآنی پیرۆزە و لە فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم ئاماژەی تایە بۆ بواری ئافرەت کاتێک کە ڕۆیتە بواری تەفسیرەکان ئەوانەی کەوا تەفسیرەکەن طبعاً ئەوە تێگەیشتنی عقلی خۆیانە بۆ تەفسیرەکان هەندێک جار بە هەڵە تەفسیری ئەوەیان کردووە ئافرەت مەسەرەن مافقوڕا و کرا و ئافرەت بە شێوەیەکی ناشتنی پیشاندراوە من ینی قەناعەتم وایە ئەبێ جارێکی تر تەفسیر بکرێتەوە جارێکی تر خوێندنەوە بکرێت بۆ ئەو دەقانە کەوا ئافرەت هەروەکو لە قورئان ئاماژەی پێکردووە لە قورئانی پیرۆزدا ئەوەی کە خوادای بەزانی و جیاوازی نییە لە نێوان پیا و ئافرەتدا ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەسڵە لە هەر کوێیە کە جیاوازیەک هەبوو ئەگەر لە ڕۆدینیەکەەوە ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ قورئان کە جیاوازی ناکە پیا و ژنێکێکە و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام هەر ینی بەو شێوە ئەفەرمێکە النساء شقائق الرجال ژن و پیا و ینی وەکو چۆن سێوەکەکەیتە دوولەتەوە ئەوە یەک شێوەن یەک مافیان هەیە ینی هیچ جیاوازیەک لە ئاینانیە وە تەفسیرێکی تر بکرێ ئەو تەفسیرانی کەوا ئافرەت بە ناشرین پێشانەدا ئەوەی کەوا ینی لە پلێ ئافرەت هێنێتە خوارەوە ئەبێ گۆڕانکاری بەسەرا بێ جیاوازی هیچ جیاوازیەک لەناو پیا و ئافرەتانیە بەڵێ لە کوردستانە دیاردەی ژن کوشتن یاخود توندێژی بەرامبەر ئافرەتان زۆرە بە تایبەتی لەم مانگی ڕابردووە لەم ساڵی ڕابردووە زۆر بووە ئەمەش کێشەکە گەڕێتەوە بۆ ئەوانەی کە پیاوان زۆر با بڵێن پێداویستی ئافرەتان جێبەجێ ناکەن یاخود یارمەتیان نادرێت یاخود کاری ئەو کارانە ئەکرێت کە بۆ نمونە ئێستا با بڵێن ڕۆژی کۆمەڵایەتی شەڕ و ئاژاوی کۆمەڵایەتی ئێستا عەقڵێتێکمان هەیە پیاوان لەسەر با بڵێن مەزهەبی کۆنن یاخود شێوازی نوێی کۆنن هەر شتێک بکرێت ناڵن لێی خۆش نابن ئەم کەسەکە بۆ نەبان ناچنە بۆ بنەوانەی ئەو ئیشەکە کراوە یاخود خۆشەویستی بێ یا هەر جۆرە ئیشێکی تر بێت بۆ نمونە سفور بێ هەر جۆرە شتێک بێت ئەچێتە قاڵبیوانێک کە پیاوان زۆر زاڵن بەسەر ئافرەتانە پێویستە ئەم کێشانە لە حکومەتە چارەسەر بکرێت ژنا بچنە پێشەوە پیاوان یارمەتی ئافرەتان بدەن چونکە ئافرەتیش مافی خۆی هەیە لە ژیاندا